لە کاتێکدا دابەزینی نرخی نەوت زۆرینەی وڵاتانی بەرهەمهێنی نەوتی ڕوبەڕووی مەترسی داڕوخانی ئابووری کردووەتەوە، بەڵام جێگری سەرۆکی ئیمارات دەڵێت لەگەڵ هەناردەکردنی دووەهەمین بەرمیلی نەوتدا ئاهەنگ دەگێڕن. نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا بە کەمتر لە $30 دەفرۆشرێت، بەڵام محەممەد بن ڕاشد ئال مەکتوب حاکمی دووبەی و جێگری سەرۆکی ئیمارات ڕایگەیاند لە ئێستادا 170 ئابووری نیشتیمانی ئیماراتی عەرەبی پشت بە نەوت نابەستێت. وتیشی ئامانجیان ئەوەی هاوکێشەیەکی نوێ بۆ ئابووری وڵاتەکەیان دابنێن بۆ ئەوەی چیتر پشت بە نەوت نەبەستێت و کاریگەر نەبێت بەو گۆڕانکاریانەی لە بازاڕەکانی جیهاندا ڕوودەدەن. چیرۆکی ئەم پلانی شانشینی ئیماراتی عەرەبی دەگەڕێتەوە بۆ 45 ساڵ لەمەوبەر و ساتە وەختی دامەزراندنی دەوڵەتەکەیان. سوڵتان ئەلمەنسووری وەزیری دارایی ئیمارات ڕایگەیاند لە ساڵی 1970دا ئیمارات سیاسەتی فرەچەشنکردنی ئابووری گرتە بەر و هەوڵیدا ساڵ بۆ ساڵ دوور بکەوێتەوە لە پشتبەستن بەنەوت. ئەمەش لە کاتێکدا کە لە ساڵی 1970دا نەوت سەدانەوەتی داهاتی نیشتیمانی ئیماراتی پێکدەهێنا. بە وتەی وەزیری دارایی ئیمارات بەپێی ئەو پرۆژەی لەبەر ڕۆشنایی ڕێنماییەکانی ئال مەکتوب دایان ڕشتووە، لە ساڵی 2021دا تەنها لە 5 ئابووری ئیمارات پشت بە نەوت دەبەستێت. دەشڵەت لە ئێستادا $293 میلیارد لە قەبارەی ئابووری ئیمارات پشت بە نەوت نابەستێت. لە ڕووی هەناردە و هاوردەکردنەوە ئیمارات لە ڕیزبەندی 20هەمین وڵاتانی جیهاندا دێت. لە هەمان کاتیشدا گرنگی زۆر دەدات بە کەرتی نیشتەجێکردن، بە شێوەیەک لە ئێستادا پرۆژەکانی نیشتەجێکردن بە بڕی $350 میلیارد دەقەڵێنرێن. و بەرهێنەرانی بیانی تا 99 ساڵ خاوەندارێتی ئەو زەویانە دەکەن کەەوە بەرهێنانیان تێدا دەکەن. ئەمەش هۆکار بووە بۆ کەشەسەندنی پرۆژەکانی وەبەرهێنان لەو وڵاتەدا، بە شێوەیەک کە لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوودا بڕیوە بەرهێنانی ڕاستەوخۆی بیانی لە ئیمارات گەشتووەتە $126 میلیارد. لەلایەکی دیکەوە کەرتی فڕۆکەوانی ئیمارات لە ئاستێکی پێشکەوتودایە و ساڵانە بە ڕێژەی لە 9 گەشە دەسێنێت. گەشەسەندنی کەرتی فڕۆکەوانی کاریگەری بەرچاوی لەسەر گەشەسەندنی کەرتی گشتیاری ئەو وڵاتە هەبووە و تەنها لە ساڵی 2015دا نزیکەی 75 میلیۆن گەشتیار لە ڕێگەی هێڵی ئاسمانی ئیماراتەوە گەشتیان کردووە. ئەگەر لە ڕابردوودا ئیماراتی عەرەبی پلانی جێگرەوەی داهاتی نەوتی گرتێ بێتە بەر، ئەوا لە ئێستادا بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە وڵاتانی تری بەرهەمهێنانی نەوتیش ناچارن چاکسازی لە سیاسەتی ئابووری وڵاتەکەیاندا بکەن، وەک عێراق و ئێران کە لە دابینکردنی بودجەی گشتی پشت بە داهاتی نەوت دەبەستن.